بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. واني فقه إسلامي جيشتي نواني تلو چوارم كلو واني دابشتوان بخواي پروردگار باسي گوريو ئادابەکانی ڕۆژی جومعە دەکەین. سەرەتا بزانین ڕۆژی جومعە لە فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم چۆن باس کراوە. گومانی تێدا نییە کە لە ڕۆژەکانی هەفتە ڕۆژی جومعە لە هەموویان گەورەتر و مبارەکتر و پیرۆزترە لای خوای پەروەردگار. ئەبو هورەیرە خوا لێ ڕازی بێت بۆمان دەگێڕێتەوە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی خەیر یوم طلعت فيه الشمس یوم الجمعة، چاکترین ڕۆژێک کە خۆر تێیدا هەڵهاتبێ ڕۆژی جومعەیە. فيه خلق آدم، دەفەرمێت هەر لە ڕۆژی جومعەدا خوای گەورە ئادەمی دروست کرد عليه السلام. وفيه أدخل الجنة، هەر لە ڕۆژی جمعەدا خوای گەورە خستێ باخ و بەهەشتەوە. وفيه أخرج منها، و هەر لە ڕۆژی جومعەدا لە بەهەشت هێنایە دەر. ولا تقوم الساعة إلا في يوم الجمعة، قیامەتیش کە دادێ لە ڕۆژی جومعەدا قیامەت دادێ. فەرمودەکەی ئیمامی موسلیم ڕیوایەتی کردووە. و هەروەها لە فەرمودەیەکەدا دەفەرمێت سەیید الأیام یوم الجمعة، گەورەی ڕۆژەکان ڕۆژی جومعەیە. وأعظمها عند الله تعالى، ولا هەموو ڕۆژەکان لای خوای گەورە گەورەترە. وأعظم عند الله تعالى من يوم الفطر ويوم الأضحى، دەفەرمێت لای خوای پەروەردگار گەورەترە لە ڕۆژی جەژنی ڕەمەزان و هەروەها لە جەژنی قوربانیش. وفيه خمس خلال، پێنج تایبەتمەندی هەن و پێنج کردار هەنە کە لە ڕۆژی جومعەدا کراون و ئەنجام دراون. خلق الله عز وجل فيه، خلق الله عز وجل فيه آدم عليه السلام، لروجي جمعة أخوة آدم دروس كرد. وأهبط الله تعالى فيها آدم إلى الأرض، هل روجي جمعة هنا سرزي. وفيه توفى الله تعالى آدم، هل روجي توفى الله تعالى آدم تدامراند. وفيه ساعة لا يسأل العبد فيها شيئا، لروجي جمعة کاتێک هەیە سەعاتێک هەیە کە هەر بەندەیەک داواکاری هەبێ و پاڕانەوەی تێدا بکات إلا آتاه الله تعالى إياه، خوای گەورە ئەو داواکاریەی پێدەبەخشێ ما لم يسأل حراما، بەمەرجێک ئەوەی داوای دەکەی حرام نەبێ. وفيه تقوم الساعة، هەر لە ڕۆژی جومعەدا قیامەت دادێ. ما من ملك مقرب ولا سماء ولا أرض ولا رياح ولا جبال ولا بحر إلا هن يشفقن من يوم الجمعة. فرمت ملائكة نزيك كان إخوة آسمان وزوي بايكان شاخكان درياكان هر همويان كجمعة دادة ترسيان لدنيشي بوچون كدزانن كالروج جمعة دا دنيا ويران دبيت و دنيا خراب دبيت بوي همو جمعيك ترسيان لدنيشي نوك أو جمعي دنیا خرابون بێ. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی جومعەیە لە ئادابەکانی جومعە بریتیە لەوەی دوعا و پاڕانەوە بکەین لە ڕۆژانی جومعەدا. لە ڕۆژانی جومعەدا بە تایبەتی کۆتا سەعاتی ڕۆژی جومعە سنەت وایە ئینسان زۆر دوعای تێدا بکات و زۆر پاڕانەوەی تێدا بکە، چونکە ئەگەری زۆرە سەعاتەکانی کۆتایی ڕۆژی جومعە ئەو کات و ساتانە بن کە خوای گەورە بەڵێنی داواکار کەسێک دوعای تێدا بکات دوعاکەی حەڵال بێ، خوای گەورە دوعاکەی گیرا کات و قبوڵ کات. عەبدوڵای کوڕی سەلام خوا لێ ڕازی بێت بۆمان دەگێڕێتەوە دەڵێت گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە لە ناو کتێبی خوادا کە تەوراتە باسی سەعاتێک کاتێکمان بۆ کراوە کە هەر بەندەیەکی ئیماندار لەو کاتەدا نوێژێکی بکات و تێیدا داوا بکە بپارێتەوە لە خوا بە هەر شتێک
حتما خوای گەورە شتەکەی و داخوازیەکەی بۆ جێبەجێ دەکات. جا دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە کتێبەکەی ئێوەدا دەگوترێت هەموو ساعاتەکانی جومعەیان هێندێک لە ساعاتەکان فەرمووی هێندێک لە ساعاتەکانی جمعە و ئاخرەکەی فەرمووی آخر ساعة من ساعات النهار کۆتا ساعات لە ساعاتەکانی ڕۆژ إنها ليست ساعة صلاة قال بلى إن العبد المؤمن إذا صلى ثم جلس لا يجلس إلا الصلاة فهو في الصلاة ئەگەر بەندەیەک لە شوێنێک نوێژی کردو لە شوێنی نوێژەکەی مایەوە وەکو ئەوەی وایە لەناو نوێژدا بێ. کەواتە پیرۆزی ڕۆژی جومعە لە کتێبە ئاسمانیەکانی دیکەشدا باس کراوە و لە کتێبە ئاسمانیەکانی دیکەشدا گوتراوە لە ڕۆژی جومعەدا بە تایبەتی ساعاتەکانی کۆتایی کاتێک هەیە کە ئینسان ئەگەر نوێژی بۆ خوا ئەنجامدا و داواکاری بەرز کردەوە بۆ لای خوای گەورە ئەگەری زۆرە خوای گەورە دوعاکە و پاڕانەوەکەی لێ قبوڵکە. لە فەرمودەیەکدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن في الجمعة ساعة لا يوافقها عبد مسلم يسأل الله عز وجل فيها خيرا إلا أعطاه الله وهي بعد العصر. دەفەرمێ هیچ لە ڕۆژی جومعەدا کاتێک هەیە هەر بەندەیەکی موسڵمان تێیدا داوا لە خوا بکا و داواکەی خێر بێ چاک بێ ئیلا خوای گەورە پێی دەبەخشێ کە دەفەرمێ ئەو کاتەش کە دوعای تێدا قبوڵ دەبێ ڕۆژی جومعەیە و دوای نوێژی عەسرەکەی کە بەداخەوە ئێمە پێمان وایە کە نوێژی جومعەمان کرد جومعە کۆتایی پێ هاتووە نا بە تایبەتی ڕۆژی جومعە دوای عەسرەکەی کە خەڵک کردوویەتە کاتی سەفرە و سیاحە و گەڕان و کاتی ڕەفاهیەت و بە حیسابی خۆیان خۆشی بینین و پشودان بەڵام لە حەقیقەتدا ئینسان ئەگەر قەدری بزانی ئەو کاتە کاتی دوعاکردنە و کاتی پاڕانەوەی و کاتی نزیکبوونەوەی لە خوای گەورە. لە فەرمودەیەکدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە جابر بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت يوم الجمعة 12 ساعة دەفەرمێ ڕۆژی جومعە 12 ساعاتە منها ساعة لا يوجد عبد مسلم يسأل الله تعالى فيها شيئا إلا آتاه إياه والتمسوها آخر ساعة بعد العصر. دەفەرمێ ڕۆژی جومعە ڕۆژەکەی 12 ساعاتە مەبەستی لە نوێژی بەیانیە تا مەغریبێ هەر بەندێک هەر مسڵمانێک دوعای تێدا بکا خوای گەورە دوعاکەی قبوڵ دەکات و ئەوەی داوای کردووە پێی دەدا. اینجا دەفەرمێ بە دوای ئەو ساعاتەدا بگەڕێن لە دوای نوێژی عەسر لە بینی عەسر و مەغریبدا کەواتە بینی عەسر و مەغریب یەکێکە لەو کاتانەی ئەگەری زۆرە ئەو ساعاتە بێ ئەو کاتە بێ کە دوعای تێدا گیرا دەبێت و دوعای تێدا قبوڵ دەبێت. لە فەرمودەیەکدا کە ئەبا سەلەمە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت أن الناس من أصحاب رسول الله صلى الله عليه وسلم اجتمعوا فتذكروا الساعة التي في يوم الجمعة. دەفەرمێت کۆمەڵێک سەحابە کۆ ببوونەوە دمەقاڵێ یعنی دمەتەقەیان دەکرد گفتوگۆیان دەکرد لەسەر ئەوەی کە ئەو ساعاتێک کە دوعای تێدا قبوڵە لە جومعەیدا کام ساعاتەیە بەڵام طبعا ڕەئی جیاوازیان هەبوو ولم يختلفوا أنها آخر ساعة بەڵام دواتر دەفەرمێت کە لێک جیابوونەوە هەمویان بۆچوونیان لەسەر ئەوەی کۆک بوو ئەو ساعاتە دەکەوێتە دوای نوێژی عەسر لە ڕۆژی جومعەدا. وإمام أحمد كري حنبل دفرمت أكثر الأحاديث في الساعة التي يرجي فيها إجابة الدعوة دفرمت زورترين فرمودا كباسي أو كاتي دكن كدعاي تدا قبول دبت أنها بعد الصلاة العصر دفرمت دواي نوجي عصر زكاتك ويرجي بعد زوال الشمس ولوانية يان لدواي لاداني خور بكرتي لدواي أنجام داني جمعة تا مغربه ولوش ئەگەرە زۆرەکە ئەوەی کە بکەوێتە دوای نوێژی عەسر. ئەبوو موسا دەجێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیستم لێی کە سەبارەت بە ئەو کاتە دەیفەرموو هي ما بين أن يجلس الإمام يعني على المنبر إلى أن تقضي الصلاة. ئەو فەرمودەیەش هەیە کە دەفەرمێ گوێم لێ بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو
ئەو کاتێک کە ئیمام دەچێتە سەر مینبەر هەتا نوێژ تەواو دەبێ، بەڵام فەرموودەکە کۆمەڵە قسەی لەسەرن کە بەڕاستی ئەو کاتێک کە ئیمام دەچێتە سەر مینبەر وان کاتی دوعاکردن نییە، عادەتەن کاتی گوێگرتنە، تەنها ئەو دوعایانە هەنە کە ئیمام دەیکات و خەڵک ئامینی بۆ دەکا، بەڵێ ڕێژی تێدەچێ، بەڵام زۆرتری فەرموودەکە لەسەر ئەوەن کە ئەو کاتەی و ئەو سەعاتەی کە لە ڕۆژیش جومعەدا دوعای تێدا قبوڵ دەبێ کەوێتە دوای نوێژی عەسری ڕۆژی جومعە. یەکێکی دیکە لە ئاداب و هەروەها سونەتەکانی ڕۆژی جومعە بریتیە لەوەی کە هەتا بکرێ و هەتا لە تواناتدا هەبێ زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدەی لە شەوەکەی و هەروەها لە ڕۆژەکەشیدا، چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت من ئەفضل ئەیامیکم یوم الجمعة، گەورەترینی ڕۆژەکانتان ڕۆژی جومعەیە، فيه خلق آدم وفيه قبض، لە ڕۆژی جومعەدا دروست کرا و هەر لە ڕۆژی جومعەدا وەفاتی کرد، وفيه النفخ وفيه الصعقة، فوی یەکەم کە بە سووردا دەکرێ و فوی دووەم کە خەڵک زیندوو دەبێتەوە هەر لە ڕۆژی جومعەدایە. فأكثروا علي من الصلاة فيه، دەفەرمێت زۆر سەڵەواتم لێدەن لەسەر لێدەن لە ڕۆژی جومعەدا، فإن صلاتكم معروضة علي، سەڵەواتەکانتان دەگەیەندرێن پێم. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن سەڵەواتەکانی ئێمە دوای مردن دەگا بە تۆ، لە کاتێکدا ئەتۆ بوویەوە بە خۆڵ و لەناو گڵدای فەرمووی إن الله عز وجل حرم على الأرض أن تأكل أجساد الأنبياء، خوای گەورە حرامی کردووە، قەدەغەی کردووە زەوی لاشەی پێغەمبەران بخوا، لاشەی پێغەمبەران چۆن لە گۆڕندراون وەکو تەوان نیشانەیەکی دەسەڵاتی خوای پەروەردیگار تا قیامەت وەکو خۆیان دەمێننەوە. بۆیە بۆ ئەو کەسانەی کە سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدەن صلی الله عليه وسلم بەتایبەتی لە شەو ڕۆژی جومعەدا، خوای گەورە ڕوح دێنێتەوە بەرجەستەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە ڕێی مەلائیکەتەکانەوە، تەوان نەک ڕاستەوە پێغەمبەر ئاگای لە سەڵاواتەوە کە دەبێت، دەفەرمێت سەڵەواتەکان دەهێندرێن پیشان دەدرێن بۆم مەلائیکەتەکە کە لەسەر شانتن، یان ئەو فریشتانەی کە خوا مکەلەفی کردوون بە گەیاندنی سەڵەواتەکانت دەگەیەندرێن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چەندە زۆرتر سەڵەواتت لەسەر پێغەمبەر لێدابێ صلی الله عليه وسلم، دوعا بۆ پێغەمبەر کردبێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵخۆشتر دەبێ پێی و زیاتر بە ئومەتی خۆتت دەزانێ و هەروەها زۆرتر شایستەی ئەوە دەبێ لە قیامەتیش پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەتت بۆ بکات، چونکە هەتا زۆرتر سەڵەوات لەسەر پێغەمبەر لێدەی بەتایبەت لە شەو ڕۆژی جومعەدا، ئەگەری شەفاعەتی پێغەمبەرت صلی الله عليه وسلم بۆ زۆرتر دەبێت و زیاتر شەفاعەتی پێغەمبەر بۆ خۆت میسۆگەر دەکەی. ابن القیم دەفەرمێ سنەتە زۆر سەڵەوات لێدەین لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەو ڕۆژی جمعەدا، لەبەرەوەی پێغەمبەر فەرموویەتی أكثروا من الصلاة علي يوم الجمعة وليلة الجمعة، زۆر سەڵەواتم لەسەر لێدەن هەم لە ڕۆژی جمعەدا هەمیش لە شەوەکەی جمعەی کێتەوە ڕۆژی پێنجشەممە مەغریبەکەی، هەتا مەغریبێکی دیکە بە شەو ڕۆژی جمعەی حسابن کە زۆرێک لە خەڵکی شەوی شەممە بە جمعە حساب دەکەن، نا ڕۆژی پێنجشەممەکەی مەغریبدا هات بە جمعە حسابە، دەکرێت سەڵەواتەکانت زیادکەی هەتا مەغریبی ڕۆژی جمعەی، تەوان ئەو مەغریبەی کە دواتر دەبێتە شەممە. و لە فەرمودەی کەدا دەفەرمێت سەید الئەنام و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ گەورەترینی مرۆڤەکانە و ڕۆژی جمعە گەورەترینی ڕۆژەکانە، فللصلاة عليه في هذا اليوم مزية ليست لغيره، سەڵەواتەکانی ڕۆژی جمعەش تایبەتمەندیەکی دیکەیان هەیە جیاوازن لە ڕۆژەکانی دیکە، و هەروەها حکمەتێکی دیکە ئەوەیە کە بەهۆی سەڵەواتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم خێر و بەرەکەتەکانی دنیا و قیامەت دەگەیەندرێن بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەهۆی سەڵەواتدان لەسەر پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەرەکەتی دنیا و قیامەتت دەست دەکەوێ، و هەروەها خوای گەورە
بەهۆی ئەوەی کە تۆ ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆ لە ڕۆژێکیش کە گەورەترین ڕۆژە سەڵەوات لەسەر گەورەترینی پێغەمبەر دەدەیت خوای گەورە سەڵەواتەکانی بە جیاوازتر حساب دەکە. جا دەفەرمێت ئەوەی زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدا صلی الله عليه وسلم لە ڕۆژی جومعەدا زووتر تەوان شوێن و جێگای خۆی بە پیشان دەدرێ و هەروەها دەفەرمون ڕۆژی جومعە جەژنی تەوان ئیماندارانە، ئەو ڕۆژەیە کە ئینسانەکان پێداویستی و داخوازیەکانی خۆیان بۆ لای خوای گەورە بەرز دەکەنەوە و خوای پەروەردیگاریش داخوازی و پێداویستیەکانی عەبدی خۆی لە ڕۆژی جومعەدا زیاتر لە ڕۆژەکانی کەدا جێبەجێ دەکات. یەکێکی دیکە لە سونەتەکان بریتیە لە خوێندنی سوورەتی کەهف لە ڕۆژی جومعە کە ئەبوو سەعیدی خودری بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من قرأ سورة الكهف في يوم الجمعة أضاء له النور ما بين الجمعتين. هەر کەسێک سوورەتی کەهف بخوێنێ لە ڕۆژی جومعەدا خوای گەورە نێوانی هەردوو جومعەکانی بۆ پڕ دەکات لە نور و لە ڕووناچی، یعنی بەقەدەر هەموو ڕۆژەکانی هەفتە یان بەشی هەموو ڕۆژەکانی هەفتە خوای پەروەردیگار نور و ڕووناچی دەخاتە ناو دڵیەوە، یان دەتوانین بڵێین بەهۆی خوێندنی سوورەتی کەهف لە ڕۆژی جومعەدا خوای گەورە نورێکت دەداتێ بۆ قیامەت، بۆی پێی لە تاریکاییەکانی قیامەت بپەڕیەوە بەسەر پردی سیڕاتدا کە نورەکە بەشی یەک هەفتەی دەکات. لا فرموديش كذا دفرمد من قرأ سورة الكهف في يوم الجمعة سطح له نور من تحت قدميه. هركس إلى روجي جمعة سورة الكهف بخوانه نورك لبن بيوا دروز دبت إلى عنان السماء حتى دقات برزاي آسمان كان كي يضيء له يوم القيامة كأو نورة لقيامته كيش خوي بورو ناقدكاتوا أوجر وغفر له ما بين الجمعتين. خواي قورا لبناهي لای کەمی لە گوناهی بچووکی نێوانی هەردوو جومعەکانت خۆش دەبێت. بە خوێندنی سوورەتی کەهف نورێک کە لە بن پێێتەوە هەتا ئاسمانەکان دەتوانێت ڕووناک کاتەوە پێت دەدرێت، بەڵام تۆ لەکوێ بەکاری دێنی ئەو نورەی لە قیامەتێ بەکاری دێنی تا پێی بپەڕیەوە لەسەر پردی سیڕات و پێی بگەی بە ڕەزامەندی خوای گەورە و بەهەشت و هەروەها گوناهی بچووکی نێوانی جومعەکەشت بەهۆی سوورەتی کەهفەوە دەسرێتەوە. بەڵام وەکو عولەما دەفەرمون سوورەتی جومعە تەوان بۆ خۆت بەتەنها بیخوێنی باشترە ئەوە کە لە هەندێک شوێن لە مزگەوتەکان لەسەر مکەبەرەی تەوان سوورەتی کەهف دەخوێندرێ بێگومان ئەوە سونەت نییە، چونکە هەم ئەو کەسانەی لەناو مزگەوتێدان تەوان ئەگەر بەتەما بن بۆ خۆیان قورئان بخوێنن یان نوێژە بکەن لێیان تێک دەچێت و هەمیش ئەو دەنگەی کە دەچێتە دەرێ جاری وایە خەڵک دەدەرەوە گوێی لێ ناگرێ لەگەڵی دا قسە دەکا. قورئان کە خوێندرا واجبە خەڵک گوێی لێ بگرێ یان دەبێت لێ نەدرێ. وێ خوێندنی سوورەتی کەهف بۆ ئەو کەسانەشی کە دەچن لە مزگەوتێدا دەیخوێنن ئەگەر بزانن خەڵکی دیکەی لێیە خەریکی نوێژکردنە یا قورئانێ دەخوێنێ لێیان تێک دەچێت نابێت بە شێوازێک دەنگی قورئان خوێندنەکەیان بەرزکەنەوە ببێتە مایەی ئەوەی کە خەڵک نوێژی لێ تێکسی لە تەنیشتیان یان ئەوە تا ئەگەر کەسێکی دیکەش وەکو تۆ قورئان و یان سوورەتی کەهف بخوێنێ نابێت ببێتە هۆی سەرقاڵکردن و مەشغوڵکردنی ئەوان، بەڵکو چاکتر وایە و باشتر وایە لەبەر خۆتەوە بیخوێنی. یەکێکی دیکە لە ئادابەکانی ڕۆژی جومعە بریتیە لە خۆشوتن، خۆ جوانکردن، سیواکردن، خۆ بۆن خۆشکردن لە هەموو کاتێکدا بە تایبەتی لە ڕۆژی جومعە. دەفەرمون زانایان هەر کەسێک ویستی بچێتە نوێژی جومعەی کە معلومە نوێژی جومعەی فەرزە و واجبە، یان ویستی بچێتە نوێژی بە جەماعەت یان بچێتە شوێنێک کە خەڵک تێیدا کۆ دەبێتەوە، پیاو بێ یان ئافرەت بێ، گچکە بێ یا گەورە بێت، ڕێبوار بێت یان مسافر بێت، سنەت وایە بە جوانترین شێواز کە لە دەسەڵاتیدا هەیە و لە توانایدا هەیە
خۆی بڕازێنێتەوە، خۆی خاوێن کاتەوە، خۆی بشوە، جوانترین جلێک کە هەیەی لە بەریکە، بۆن خۆشترین بۆن کە هەیەی بەخۆی داکە، و هەروە سیواکە بۆی بۆنی لە دەمینەی ئەوجار چێتە مزگەوت بۆ جومعەیە بۆ جەماعەت یا هەر شوێنێکی دیکە کە خەڵک تێیدا کۆ دەبێتەوە. کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت على كل مسلم الغسل يوم الجمعة ويلبس من صالح ثيابه. هەموو مسلمانێک پێویستە لە ڕۆژی جومعەدا خۆی بشوە، لەسەریەتی خۆی بشوە، و هەروەها چاکترین جلێک کە هەیەی لە بەریکە، و ئەگەر بۆنی هەبوو بۆ نەخۆشەکەشی لە خۆی بدا. وەیە تەنانەت هێندێک لە مەذهەبەکان و لە عولەمایان خۆشتن بە واجب دەزانن، بەڵام ڕەئی بەهێز و بەقووت ئەوەیە بۆ کەسی ئاسایی کە چڵکی پێوە نەبێت و پیس نەبێ خۆشتن سنەتە، بەڵام بۆ کەسێک کە بۆنی لێبێت یان عارق و چڵکاوی بێت و ببێتە یعنی جەستە و جلەکانی ببنە مای ئەزیەتدانی خەڵکی، بۆ ئەوی واجبە خۆی بشوە ئەوجا بچێتە نوێژی جومعەیان نوێژی جەماعەت، نابێ بەهۆی بۆنی جەستەیەوە خەڵکی نەڕەحەتکە. لە فەرمودەیەکدا دەفەرمون پێغەمبەر فەرمووی ما على أحدكم لو اشترى ثوبين ليوم الجمعة، هیچ گوناهتان ناگاتێ هەر کامێک لە ئێوە ئەگەر بۆ ڕۆژی جومعە دوو جلی هەبن، سیوا ثەوبەی مهنەتی جگە لە جلەی ئیشەکانی، ئێمە بەدەیان جلمان هەن نەک دوو. پێغەمبەر دەفەرمێ ئەگەر دوو جلت هەبن بۆ ڕۆژی جومعەی ها بۆی هیچیان پیس نەبنیا، ئەگەر یەکیان پیس بۆ داینەی بۆی بە جلی پیس نەیەوە ناو جومعەی. والحاصل بوونی جلی تایبەت بە ڕۆژی جومعە سنەت ئەگەر ئینسان لە دەسەڵاتیدا هەبێت و لە توانایدا هەبێ. لە فەرمودەیەکدا کە سەلمانی فارسی بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا يغتسل رجل يوم الجمعة، هەر کەسێک خۆی شود لە ڕۆژی جومعە ويتطهر بما استطاع من طهر، خۆی خاوێن کردەوە ئەوەندەی کە لە توانایدا هەبوو، ويدهن من دهنه سەری چاور کرد بەو شتە وەسائلانێک کە کات خۆی زەیتی زەیتون و ئەوانە بەکارهاتووە بۆ سەر چاورکردن، ئەو یەمەسە من طیبی بەیته یان بۆنێکی خۆش کە لە ماڵەکەیدا هەیە لە خۆیدا، ثم يروح إلى المسجد اینجا بەڕێکەوت بۆ مزگەوت، بەڵام ولا يفرق بين الاثنين، دوو کەسی لەیەک نەکردن، نەچوو خۆی لە بن کلێنەکانە بۆ بپەستێت و بە تۆ بزیجەی خۆی کاتەوە. ثم يصلي ما كتب له، اینجا دوو ڕکعەت سنەت بکات پێشەوەی دابەستێ، سنەتی دوای دەستنوێژە یا تەحیەت المەسجدە یا دوو ڕکعەت سنەتی پێش جومعەیە. ثم ينصت للإمام، أو جار بيدنگ بيت كاتك إمام شوية سر منبر إذا تكلم كإمام قصيكر إلا غفر له من الجمعة إلى الجمعة الأخرى، خواهي قورة لقناه أو جمعه كجمعه شركي خوش دبيت. عشان لرواياته كاد فرمد وثلاثة أيام زيادة، سير روجي زيادش، چونك إن الله جعل الحسنة بعشر أمثالها، خواهي قورة ساكا یەک بەدە حساب دەکە کە عولەما دەفەرمون مەبەست لێ گوناهی گەورەیە گوناهی بچووکە، چونکە لە ڕیوایەتێکدا دەفەرمون ما لەم یەغش الکەبائر بمەرجێک گوناهی گەورە نەکەی. بۆیە خۆشوتن، خۆخاوێنکردنەوە، سەرداهێنان و سەرجوانکردن، بۆنی خۆش لە خۆدان، ئەوجار لە مزگەوت بچی لە شوێنێکی بەتاڵ دانیشی، پێش ئەوەی دانیشی دوو ڕکعات سنەت بکەی و پاشان کە ئیمام خوتبەی خوێندنەوە قسەی گوێی لێ بگری، ئەو کردارانە دەبنە هۆکاری لێخۆشبوونی گوناهی هەفتەیەک و سێ ڕۆژی دیکەشت. بۆ ئیمامی ئەحمەد دەفەرمێت حق على المسلم الغسل والطيب والسواك يوم الجمعة، ئەرکی ئینسانی ئیماندارە ئینکە ئینسانی مسلمانە لە ڕۆژی جومعەدا خۆی بشوە، خۆی بۆن خۆشکە و هەروەها سیواک بەکار بێنێت یان دەم و ددانی بشوە بۆی بۆنی لێنێ. لە فەرمودەیەکدا ئەبو هورەیرە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم يا معشر المسلمين هذا يوم جعل الله لكم عيدا فاغتسلوا وعليكم بالسواك، فەرمووی ئەی مسلمانینە ئەی ئیماندارینە ئەو ڕۆژە کە جومعەیە خوای گەورە کردوویەتی بەجێژنی ئێوە بۆیە خۆتانی تێدا بشۆن و هەروەها پێویستە لەسەریشتان لەو ڕۆژەدا سیواکەن، یعنی دەم و ددانتان خاوێنکەنەوە بۆنی ناخۆش لە دەمتان نێت. کۆمەڵێک ئادابی دیکە و هەروەها حکم و چۆنیەتی ئەنجامدانی نوێژی جومعە
ماون انشاءالله لە دەرسێکی دیکەدا شتیوان بەخوای پەروەردیگار باسییان لێوە دەکەین.